سعر جيلك زور حتى داخل صناعي بوا لقاو آوي زوري عالم زور توشي زرد بوا كابرا زور بسري لا دا قور بقن خوار دبي زاروية عقلي تر دبي لا خلل عساسي دردتي او همون بزوري او آوية او لافاوية عاوينه دي سعره ئەو سارەیمەیە نیاتوانە سنعان تێکچووە لە بۆی باران و لافاو هەروە دەمەوێت هاوڵاتیانیش ئاگادارکەمەوە ئەگەر باران بوویان لافا بوو بە سار بە سەریعی لە ئاوی نەدن لەبەر ئەوەی ئاو دەگەڕێتەوە سارەکە دەگوژێتەوە دەبی بە سەبری بڕۆن مساعدەی خەرکش بکەن. ئێمە وەکو نەتەوەی کورد هاتوین بەشداری ئەم فستیڤاڵەمان کڕۆ کە بە بۆنەی نەورۆزەوە کراوە بەشداریەکەمان بە چەند شتێکی کە لە پووری کوردەواریە بە ئەشیای کوردەواری و بە خواردنی کوردەواریەوە. ئەمڕۆ ئێمە لەم کەرنەڤاڵە بەشداریمان کردووە بەڕاستی کەرنەڤاڵی نەورۆز کەرنەڤاڵێکی جوان بوو بەتایبەت ئەمساڵ کە بە حەقیقەت تام و چێژێکی تری هەبوو ڕاستە ڕەنگە ئیداری شارەکانی گۆڕانکاری بەسەر هاتی بێ بەڵام ئێمە توانیومانە لە ئەمڕۆیە ئێمە ئەمڕۆ زۆرترین شتەکانی خۆمان نمایش بکەین لێرە کە بەتایبەت ئێمە لە جەناحی کوردی بەشداریمان کردووە. کاری من نەقاشی لەسەر سۆفال بەرد چوب هەر شتێکی کە بتوانم ڕەنگێکی بدەمێ ڕەنگێکی پێ ببەخشم و هیوادارم کە جوانەکانمان بۆ لای ئەو کارانە بن کارهای دەستی خۆیان چون زۆرێک لە جوانەکانمان هونەرهایەکی تایبەتیان هەیە و بەڵام کار ناکەن. کارەکانی من کارهای سێبۆدینە کە بۆدم پێداوە بۆتە حەزیم بۆ بۆتە تابلۆهای سێبۆدی بێسلا ئینسانی بۆ لای خۆ ڕادەکەشێت. بە مودەتی ئەمن 7 ساڵە کار دەکەم یەکێک دەتوانم بڵام یەکێک لە کارهایەکە کە بێسلا دەتوانێت بۆ خانمەکان بێسلا نۆئێک سەرگەرمیە نۆئێک ئیشتغاڵزایی بێ و تۆسیە دەکەم کە بێسلا کەسانێکی کە دەیان هەیە ئەو کارانە بکەن ئێتماد بە نەفس پێدا بکەن و شروع بکەن. خوشحال بینم روکاری ببریا پردازاخو پشگاه چالک طبخانه پشانگاه خویا سالانه بو جمارک آماده فکر و دو پشانگه ده 600 برهمت خطابیات نمایش کنی او کارتوان انجام داین او کارجی پکاتینه کار زیتی آبی باستیلی کولاجی رنگداری هر واسه کرسن دستی اما که قطابین آماده یا گلاوش رضایی که هاتینه کو بشین لوحت خو پیش ببین و مگلک رنگ دیجی بکار اینا و کی داری و باستیلی و گلک رنگ دیجی کار دستی جی لذیذ جی کریه ام سپاسی ما مستعد خود کین کو اف جوره در فته پیشکشی مکرین دا بشین
کار دستی خو یه هنری پیش ببرین.